سڵاو بەیانیتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە بەیانێکی پڕ لە جوانیتان هەبێت. ئەم بەیانیە ڕۆژباشی کوردستان 24 زۆر بابەتێکی تایبەتی بۆتان هەڵبژاردووە هەست دەکەین و هەست دەکەین چەند ڕۆژێکە ئێمە بابەتەکانمان بە شێوەیەک بووە کە میوزیکی تیان نەبووە، ناکرێت هەفتەیەک تێپەڕێت و گۆگران و بیسەران و بینەرانی ڕۆژباش گویان لە میوزیک نەبێت. بۆیە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان بابەتێک دەبێت کە میوانێکمان لەگەڵدایە، ئەو میوانش بە هەمان شێوە میوزیک ژەنێکە و جا دواتر لە ناو بەرنامەکە پێتان دەڵێم کە ئەو میوزیکە و ئالەتە میوزیکەیە ئەو میوزیسیانەی کە دێ بۆ ئێرە چ ئالەتێکی پێ بێگومان ئالەتێکی زۆر دەنگخۆشە و بۆ ئێوە میوانمان کردووە کە ئێوە چێژ وەربگرن. جگە لەوانش کۆمەڵە بابەتی هونەری دیکە و بابەتی وەرزشی و بابەتی تەندروستیشمان بۆتان ئامادە کردووە و لە سەروی هەمووشیانەوە ئەو کورتە باسی سیاسی کە هەمانە ڕۆژانە سەرەتا دەست پێەکەین بە کورتەیەک لە هەواڵە سیاسەکان دەستپێکی بەڕامکەمان دەست پێکەین دوای دەچینە ناو ناوەڕۆک و ڕگەکانی. یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت وادەی دابەشکردنی موچە جێگیر دەکرێت. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند. وەزارەتی دارایی ڕای سپاردووە بۆ ئەوەی وادەی دابەشکردنی موچە جێگیر بکرێت و جەختیشی کردەوە کە کابینەی نوێی بودجەی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2021 بە گوێرەی خەرجی و داهاتەکان ئامادە دەکات. و ئاماژەی بۆش کردووە چاکسازیەکان بەردەوامن و هەنگاوی گەورەتر بەڕێوەیە لەم ڕێگەیەشەوە داهات بۆ حکوومەت دەگەڕێت. و کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر ڕای دەگەێنێت پەیوەندی نێوان پارتی و یەکێتی کاریگەری لەسەر هەموو عێراق هەیە. ڕۆب وۆڵەر کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر لە میانەی بەشداریکردنی لە پانێڵێکی پەیمانگای واشنگتن سەبارەت بە سێکتەری غاز لە هەرێمی کوردستان بازاڕ و دەرفەتەکان پێویست بە جوگرافیای سیاسیەوە ڕایگەاند هەر کاتێک پارتی و یەکێتی کۆک بوون کاریگەریان زیاتر بووە و نەکتەنیا بەرژەوەندەکانیان پاراستووە بەڵکو و توانیوانە حکوومەتی فیدراڵیش بە شێوەیەک ئاراستە بکەن و بگەنە ڕێکەوتن کە لە بەرژەوەندی هەموو عێراقدا بوو بێت. بە پێچەوانشەوە هەر کاتێک دژی یەکتر بوو بێتن ناکۆکیەکان هەبوو بێت و ناکۆکیەکان بۆ تا ئەوەی کە ڕۆڵیان لە هەموو ڕوویەکەوە لە بەغدا وا لێ بکات کە لاواز بێت. کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان دەڵێت هەولێر و بەغدا هان دەدەین کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. جیمس سۆرنتۆن کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەرێمی کوردستان لە وەڵامی پرسیاری کوردستان 24دا سەبارەت بە پشتگیریەکانی بەریتانیا بۆ هەرێمی کوردستان ڕایگەاند. وڵاتەکەی پابەندە بەوەی پشتگیری هەرێمی کوردستان و عێراق بکات. ئاماژەی بۆش کرد حکوومەتی بەریتانیا هانی هەولێر و بەغدا دەدات کێشەکانیان چارەسەر بکەن. جەختیش دەکاتەوە یەکێک لە ئەرکەکانی بەریتانیا هاوکاریکردنی وەزارەتی پێشمەرگە لە پرۆسی چاکسازیە. وا گوتەبێژی حکوومەتی عێراق ڕای دەگەێنێت چاوەڕوانی تێبینیەکانی پەرلەمان دەکەین سەبارەت بە پرۆژە یاسای بودجەوە. حەسەن نازم گوتەبێژی حکوومەتی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند پرۆژە یاسای بودجەی 2021 لەسەر بنەمای چاکسازی ئامادەکراوە. باج خراوەتە سەر موچە. ڕاشی گەیاند حکوومەت گۆڕانکاری لە بودجە قبول دەکات و چاوەڕوانی تێبینیەکانی پەرلەمان دەکات. هەروەها سێ سەرۆکایەتیەکەی عێراق دوای کۆبوونەوەکان داوایان کرد بودجە بە شێوەیەک تێپەڕێندرێت کە مافی هاوڵاتیان پارێزراو بێت. وەزیری دەرەوەی ئەمریکا ئاشکرای دەکات پەیوەندی توندوتۆڵ لەگەڵ نێوان ئێران و ڕێکخراوی ئەلقاعیدا ئوسامە بن لادندا هەبووە. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە بەڵگەیان هەیە پەیوەندی توندوتۆڵ لە نێوان ئێران و ڕێکخراوی ئەلقاعیدە و ئوسامە بن لادن و ئەنجامدەرانی هێرشەکان 11 سپتەمبەردا هەبووە. وەزیری دەرەوەی ئەمریکا ناوەڕۆکی نامەیەکی ئوسامە بن لادن بڵاو دەکاتەوە کە پەیوەندی نێوان ڕێکخراوی ئەلقاعیدە و ئێران دەسەلمێنێت و بن لادن لە نامەیەکدا داوا لە ئەندامانی ڕێکخراوەکەی دەکات و دەڵێت ئێران سەرچاوەی دارایی و پاڵپشتی ئێمەیە بە هیچ شێوەیەک شەڕی ئەو وڵاتە نەکەن. کۆتاییمان بە بڕگەی کورتەی هەڵەکان هێنا و دەچینە بەشەکانی دیکە.
بەڵێ بەو پێی کە ئەمڕۆ تەوەری بەرنمەکەمان تەوەرێک دەبێت کە پەیوەندی بە میوزیک و هونەرەوە هەیە. جا پێش ئەوەی کە بچینە ناو تەوەری بەرنمەکەمان هەر ئەو ئامێرشکە لێرە ئەمڕۆ میوانەکەمان دێت و بۆمانی دەژێنێت و خۆشی میوزیسیانێک کە زیاتر پسپڕاتی لەو بوارە هەیە هەر لەم ئامێرانەیە کە بەفوو یان پێڵەن ئامێرە نەفخەکان هەواییەکان کە ئەمە بابەتەکەی ئەمەش کێسا بۆتان باسەکەم هەر وەکو ئەوانە هەواییەکانە یان ئەو ئامێرە هەواییانەیە کە وەکو شمشاڵەکە باسی شمشاڵەکەم یەکێکە لە ئامێرە میوزیکە کۆنەکان هەمیشە لەگەڵ ناوی شمشاڵیش کە ناوی شمشاڵە هێنین ناوی شوانیش دەهێنرێت شوانیشمان بیرەکرێتەوە چونکە ئەوان بەدەم لە وەڕاندنی ئاژەڵانەوە کاتێکی زیاتریان هەبووە بۆ دروستکردن و فێربوونی ئەو ئاوازە جۆراوجۆرانەی کە لە شمشاڵەوە دەردەچێت و لەوانش کە ئەو ئاوازانی کە لە شمشاڵە هەیە سەحەری هەیە چەمەری هەیە و دەرەیی حەسبە و هەڵاڵە زەردە و مێگەلی. شمشاڵ یەکێکە لە ئامێرە میوزیکە کۆنەکان. دەگوترێت داهێنراوی گەلا ڕۆژهەڵاتیەکانە بە تایبەتی ئاریەکان. زۆر جار لەگەڵ ناوی شمشاڵدا ناوی شوانیش دەهێنرێت. بۆ پێی فێربوونی شمشاڵ کارێکی قورسە و شوانەکانیش کاتی لە وەڕاندنی ئاژەڵەکانیان کاتێکی زۆریان هەبووە بۆ فێربوونی شمشاڵ. شوانەکان زیاتر بۆ یەکان فێری شمشاڵژن نەبن و فێر ئەبن شوان خۆتە زانیت دایمە لە دەرو دەشتایە دایمە بەلای حیوانوەیە و دوای ئەویشە ئیتر لە چۆڵەوانیایە ئیتر ئەم شوانە بێتاقەتە دایمە مەبەستمەوەیە کە بەلای ئاژاڵەوە بێتاقەتە ئیتر بۆ بێتاقەتی خۆی زیاتر خێواتە ئەم شمشاڵە و فێر ئەبێ زیاتر ئەوە هۆکارەکەی ئەوەیە ئەنا غەیری شوان باوەڕ ناکەم هیچ کەسێکی کە بەکەم فێری شمشاڵوەمانە بێت شمشاڵ دەوامێوێ لەسەری بکەیت 89 لە باریکە بووین لەوێ تا ئیسە من 6 ساڵی خەریب بوو جا بە تەواوی فێری ئەم شمشاڵە بوو. ئەو ئاوازانەی تایبەتن بە شمشاڵ و لە ڕێگای شمشاڵەوە گوێبیستیان دەبین زۆرن واک سەحەری چەمەری دەرەی و حەسبا و هەراڵە زەردە و مێگەلی. ئەمانە هەریەکە و پۆلێن دەبن بۆ چەند ئاوازێک کەمانە و مەبەستێکی دیاریکراویان لە پشتە. هەڵبەت لەگەڵ هاتنی مرۆڤایەتیدا دروستبوونی مرۆڤایەتیدا لەسەر عەرزە و ئەزانم هونەر بەشێکی گیانەکراوە بۆ لە ژیانی مرۆڤایەتی و مرۆڤەکان بۆیە وا نازانم مێژوویەکی زۆر دیاریکراوی بێ شمشاڵ ئەکرێ هەیبێ بەس من ئاگایەکم لەوە نیە لەسەرەوە بەڵام ئەوەندە بزانم لە هەوراماندا مێژووی شمشاڵ لەگەڵ ژیانی هەورامیەکان وەکو هونەرێکی ڕەسەن ینی کارایەکی گیانەکراوە بۆ لە ژیانی هەورامیەکاندا چونکە هەورامیەکان لەزەتێکی زۆر عەجایبیان لە شمشاڵ بردووە گۆرانی لەگەڵ شمشاڵە کاتێک کە باز لە هونەرەکەی ئەکرێ بڵین مۆسیقا و لەگەڵ گۆرانیە بەس مۆسیقاکە لە هەورامانە یعنی شمشاڵ. لە هەوراماندا چەندین شمشاڵژەنی بەتوانا هەبووە کە جێدەستیان لەو بوارەدا دیاری بووە. یەکێک لەوانە خاڵ و حەمەمینە. ئەم پیاوە توانایەکی زۆری لە بواری شمشاڵژەنیندا هەبووە. زۆربەی بەرهەمەکانی لە ڕێگای کاسێتەوە تۆمارکراون. دەرهێنانی ئاواز لە شمشاڵە زۆر ناڕەحەتە باوکم بە ڕەحمەت بێ دەیتوانی زۆر بە ئاسانی ئاوازەکان دەربێنێ پێویستی بە پرۆڤەکردن نەبوو کەسێک دەهاتە لای دەیوت خاڵە حەمەمین بە ڕەحمەت بێ ئەم شمشاڵم بۆ لێبدا ئەوژەی فەرموو ئادەی یەک کۆپڵەین بۆ بڵێ لە گۆرانەکە کۆپڵەیەکی دەوت و دەیفەرموو وایە یەکسەر ڕەسەن خۆی ئاوازەکەی دەردەهێنا ئێستا دەبێت بچیت پرۆڤە بکەیت ئەم ئەوەشی نەبوو یعنی بەهرەیەک بوو خی گەورە پێیدا بوو لە حاڵەتی فێربوونەکەشی کاتی خۆی من بۆی گەڕامەوە کە لە ڕاستیە بەلای بەرغەل و ئەوانەوە بووە کاتێک ئای خواردەوە تەمەەن لە هەورامانە بەردی زۆر هەیە لەسەر بەردەکان بەردی چاڵ هەیە و ئەمیش
ئاوی تیاوەستاوەتەوە دیارە ئاوی پێنەماوە بە پشقمامەیەک پشقمامە وەکو ئەم مشمشاڵە ناوسکەکەی بۆشە ویستێتی ئاو بخواتەوە ئەڵێ لە کاتی ئاو خواردنەکەەوە هەستم بەوە کرد کە دەتوانم هەناسش بتەم و ئاویش بخۆمەوە ینی بەو شێوەیە دوای مەرحەلەیەکی ترسی کردەوە شمشاڵژاندن بەو شێوەیە. کللتوری کوردی پڕە لە ڕەسەنایەتی هەتا کاری تێدا بکەیت زیاتر ڕۆدەچیتە قوڵی و جوانیەکانیەوە مانەکانی هێدی خۆیان دەردەخەن هونەری شمشاڵژەنین مرواریەکی ناو ئەو دەریا پان و بەرینەیە بەشێکە لەو هونەرە جوانەی کوردەواریمانی پێ ئاو دەدەین. ئەڤیناسا کوردستان 24 هەورامان. جا با بەیانەکەتان جوانکەین بە پارچە میوزیک و باسکردن لە میوزیک باسی ئەو ئامرە میوزیکانەمان کرد کە هەوایین و جگە لەوەش ئەو کەسەی کە میوانی ئێمەیە کاک ڕێبین جەمال هونەرمەند و میوزیسیان و هەروەها گۆرانیش دەڵێت چۆنیت خێر هاتی بژی زۆر سپاس دەکەم. بێگومان ئەو ئامریکا جەنابەت دەیژەنیت کلارنێتە و وەک باسمان کرد پێشەکە بێن ناو بەرنامەکەەوە قەرەنەیشی پێوترێ قەرەنەیشی پێ دەڵم بە فارسی و بە تورکی بە فارسی و بە تورکی قەرەنەی هەر نەی ڕەش ڕەنگەکەیەتی نەبەڵێ کاکە ڕێبین بەیانیان باشترە گوێ بگری یا بژێنی خۆی بە بەیانیان گوێ بگری گوێگرتنە ئێواران بژێنی بەڵام من بەیانی بەعکسەوە ئێواران و شەوان ژەنینە باشە بەیانیان گوێگرتنە لە میوزیک باش ئەم بەیانیە پێچەوانەیەکەوە ئەم بەیانیە جەنابەت ئەژەنی و ئێمە گوێگرین بەسەمە لەسەر سیستەمەکەی خۆمانیمە تێکمان نەداوە دەی دەستان خۆش بێت سەرەتا سوپاس بۆ ئەو دەرفەتە سوپاس بۆ کەناڵ 24 سوپاس بۆ بینەرانی ئەزیز و خۆشەویست لە هەر شوێک دەمان بینن هیوادارن میوانێکی ڕۆخسوشی ماڵەکانیان بین ئێمە هاتوین تاوەکو بتوانین ببین بە بەشێک لە جوانی مۆسیقا ئەم بەرنامەیەش هەڵبەتە لەو بەیانیە جوانەدا لەگەڵەوەی باسمان کرد بەیانیان بۆ گوێگرتنە بەڵام ناکە کاک ڕێبین دەیواشە ئیتر ئەگەر جەنابەت نەژەنیمە بەچی گوێ بگرین ئەوەش وایە ئەنجا دواتر ئەمڕۆ دوسێ شت لەگەڵ جەناب تا تاقیەکەینەوە ئەویش ئەوەیە کە شتەکان هەمووی ئێوارانە بۆ بەرز بە جەنابەت هەم گۆرانەکەت کە ئێوارەیە بەڵام ئێمە حسابیەوەکەین کێشە دنیا ڕووناکەێتەوە باشە دەستەکان ئێوارەیە آخر بۆ تۆ ئێوارە بێ با بۆ لە لای ئێمەش و بینەرانیش بەیانی بێت و ڕۆژەکەمان بەم میوزیکە جوانەی جەنابەت وە بەم ئامەرە جوانەکە ئەمریکی شەرقیشە زیاتر باسی لێوەکەی دەستپێکی ئەمە غەربیە بەڵام ئێحساسی شەرقیش دەژەندرێت دەگرێتەوە سەر ژەنیارەکە هاچکە کلارنێتی شەرقیش هەیە و غەربیش هەیە شەرقەکە پێ دەڵێن سۆڵ ئەمە کلاسیکە غەربیە سیبی ماڵە بابزانین ئێحساسی شەرقی لە ناو ئامێری غەربیدا چۆنە تەواو کەواتە ئامریکا غەربیە بەڵام ئەحساسێکی شەرقی تێ ئەەکەیت بۆی کە بە شەرقیانە بژەنرێت بۆی بیکوردێنین بیکوردێنین دەستە خۆش بێ ئەم بانیە بیکوردێنە بۆمانەوە کاک ڕێبین ئەوەی ئامێری هەوایی بژەنێت ئەتوانێت هەموو ئامێرە هەوایەکان تریش بژێت نه چونکە هەریەکەیان خاصیت و هەریەکەیان ستایل و هەریەکەیان جۆری ژەنین و هەریەکەیان شێوە فوتێکردن و هەموو شەکانی جیاوازە بۆ نمونە شێوازی ژەنینی
کلارنێت و سەکسیفۆن لێکەوە نزیکە تەنها دەنیشان جۆرێک لەیەکەوە نزیکە یان جیاواز نەجیاوازە نەجیاوازە ئێمە باسی فوتێکردنی ئامێرەکە دەکەین لە سەکسیفۆن و کلارنێت ئەویشی جیاوازە بەڵام چ لە دەنگ چ لە هەست چ لە ژەنین چ لە پەنجە لە هەموو شتەکان جیاوازیان هەیە نێوانی شمشاڵ و کلارنێت نێوانی زۆرنا باڵەبان ینی هەریەکە جۆرێکن هەریەکە ستایلێکن هەریەکە ئەحساسێکن هەریەکە پەنجەیەکن هەریەکە دڵەیەکن و هەستەکانیش لە هەر ئامێر بۆ ئامێرێکی جایستا من بینیم هەندێک شوێن کونی تایە کە جەنابەت پەنجاقێتە سەر و هەندێکیشی کلیلێکی لەسرە ئەجوڵێتەوە ئیشی ئەو کلیلان لەگەڵ ئەوەی ترا فەرقی چییە؟ بۆ نمونە ئەمە کە شوێنی کلیلی نییە ئەمە سیبی مۆڵە ئەمە تەنها شوێنە لە کلارنێتدا کە شوێنی کلیلی بڵێ مشتەرەنجم قسە سەر ئەوەکانی تر هەیەی بەس ئەویان بڵێ ئەویان بۆ ئەوەیە کە ئەم بەشە لەم بەشە زیاد دەکاتەوە بڵێ کلارنێت لە سەردەمی فەڕەنسیەوە کاتێک کە دروست کرا دەیان گۆڕانکاری بەسەردا شکلشی لە زۆرناشە چێت تقریبا زۆرنا کۆنترە لەمە کۆنترە بڵێ زۆر ئامێر هەن لەسەری دروست کراوە کۆنترە بۆ نمونە هەرب کۆنترین لەو ئامێرانەیە کە لە دنیادا مرۆڤایەتی دروستی کرد بەڵام لە دوای ئەو بڕیاردرا پیانۆ دروست بکرێت کە پیانۆ لە ئیحساسی هارپۆ وەرگیرا دروست کرا زۆرناش یەک لەو ئامێرە کۆنە کوردیانەیە من دەتوانم بڵێم چونکە مێژووی کورد زۆر لەوە کۆنترا کە ئێمە باسی تاریخی کلارنێت بکەین بۆ نمونە ئەگەر باسی کلارنێت بکەین خۆ دەبێ بگەڕێن و سەر ئەسڵەکەی کە بۆ نمونە تازە وەکو فەرمووت زۆر نایە باڵەبان بۆ نمونە یەک لەو ئامێرە کوردیانەیە کە کلارنێتی باسی لەسەر دروست کرا دە زۆر باشە ئەم زانیاریانە جگەلەوەی کە خۆت شارەزایەکی باشت لێ هەیە ئێمەش گوێمان بەوە ڕاهاتوە کە ناوی ڕێبین جەمالە بیستین گوێمان بەوە ڕاهاتوە لە گەڵیا یەکسەر گوێمان لە کلارنێت بێت چی وای کردو ئەم خۆشەویستێت بۆ ئامێرە هەبێت و بەم شێوازە ناوبانگی دەربکەیتکە من لێرەوە سەری حرمەت و ڕێز و خۆشەویستیم بۆ مامۆستای میهرەبانی هەمیشە زیندوو لە دڵم مامۆستا سەرداری گەورەم کە یەک لەو کەسایەتیە بە ئەدەبە پڕ حرمەتە جوانانە بوو ئەمڕۆ ئەگەر وجودی ئەو مامۆستای خۆشەویست و هیوای تەمەندرێژی بۆ دەخواست مامۆستا سەفین عەبدوڵڕەزاق نەبوو نایە ئەم دووە ئێستا لێرە ڕێبین جەمالێک لە کوردستان 24 وجودی نەبوو بۆیە من لێرەوە حرمەتی تەواوم بۆ هەموو مامۆستایانی فێرکەری مۆسیقا ئەوان بوونە هۆکارێک کە دەیانی وەکو ڕێبین لە کۆیە دروست بن و هەر ئەوانیش بوون عشقی ئەم ئامێریان خستە دڵی ڕێبین و باوکم هەمیشە هاندەرم بوو لە سەرکەوتنم ئەوەی کە منی لەگەڵ و کلارنێتە گیانە کردوتەوە ڕەنگە بگەڕێتەوە سەرسەرەتای یەکەم هەنگاوی یاخود یەکەم پەیژەی بە سەرکەوتنی ڕێبین کاتێک لە هەردوو لاوە دوو مامۆستا جوانەکەی ڕێبین یەشیان یادی بەخێر مامۆستای گەورم سەردار ئەحمەد ئەوی تر هەمیشە زیندوو تەمەندرێژ بێ مامۆستا سەفین عەبدوڵڕەزاق کە بەرزیان کردمەوە و لەسەر یەکەم پێپلیکانی هونەریاندانە هەر ئەوە بوو کە ئەو خۆشەویستی بوو تا ئێستا لەگەڵ کلارنێتەوە دەی لە شێوان ساغ بێت و دەستی تۆش خۆش بێت کە بەرداوامی پێدا بێگومان بەرداوامی پێنەدایە ئەم کاگەڕێبینەی ئێستا نابوو کە ئێمە هەمومان هەودای ئەوەین کە گوێبیستی کلارنێت ژەنینی ئەو بین ئەم جاران ئەیکەمە هەڵبژاردەی خۆت کلارنێتمان بۆ ئەژەنیت یاخود بە دەنگە خۆشەکەت پرۆگرامەکە بە شکلێکی تر جوانەکەی بۆ من لە هەموو شوێنێ وتومە ئەگەر ئەحساسی کلارنێتە جوانەکەم نەبووە ڕەنگە ڕێبین قابلی ئەوەی بەخۆی نەزانی با کە ڕۆژێ لە ڕۆژان گۆرانی بڵێ بۆیە لە زۆربەی شوێنەکان ئێستا زۆربەی و کەسە خۆشەویست و ئەزیزانی لە کەناڵ 24 خۆشەویستەوە دەمان بینن شایدی ئەو قسەی منن کە هەمیشەوە تومە هەناسەیەکی کلارنێتەکەم بە هەموو گۆرانی دنیان ئاگۆڕمەوە تەنانەت ئەگەر ڕێبین ڕۆژێک لە ڕۆژان لە ئاسێکی واش بێت کە خۆم شانازی بە خۆمەوە بکەم هێشتا سوش لە بۆ کلارنێتەکەم دەبم
دەیلەش ساغ بێ بەڵام ئێمە هەر ئەمانوێت پێشەوەی دنیا ڕووناک بێتەوە منیش هەرمێ پێشەوەی کە فریای ئەوکەم با جەبی ئەوەت بۆ دروستکەم کە لە ئێوارە بچێت بۆ گۆرانەکەی خۆت چاوەکەم فەرمو پێشەوەی گۆرانەکە بڵێم دەمەوێت ئەوە باسکەم کە ئێمە هەمیشە باز لە گۆرانی دەکەین لەگەڵ حرمەتم و هەموو گۆران بێژە بە ئەدەب و جوانەکانی وڵاتەکەم بەڵام ئێمە بەس باسی گۆرانی بێژ دەکەین دنیایەک فاکتەر لە دروستبوونی گۆرانی هەیە ئەمە شیعرە ئەمە دابشکردنە ئەمە خەڵکێکە کە بەڕاستی وەکو سەربازێکی ون وەکو ئەم دوو خۆشەویستێکی ئێستا من دەیان بینم کە کەس نامبینیم نۆتۆ دەیان هەمیشە سەربازی ون سوپاسیان دەکەم ئەبێ ناویان بێت بۆیە من سوپاسی یەکە بە یەکەی هەموو ئەو خۆشەویستانم دەکەم کە لە ئێوارەیەکی جواندا ئێوارەیان بەڕێبین بەخشی هیوادارم لەو بەیانێ جوانە هێشتا گزنگ سەرەتایەتی بە ئێوارە لەگەڵمان حساب بکەن کە گۆرانی ئێوارە پێشکەش دەکەین بێخەم بەمە هەمومان بەدڵمانەوە بە تایبەتی کاکە ئەمین و کاکە سەرمەدیشەوە من هەر چوارمان لێرەین بە یەکەوە لەگەڵ جەناب تا بێگومان کەشێکی وا دروستەکەی کە لە بەیانی ئەچێت بەڵام گۆرانەکەی هیوادارم ئەو هەستە دروستکەم هیوادارم ئێوارێ و دوا هەنسکم لێ وەرگرا ئێوارێ و دوا نسکم لێ وەرگرا سەفەر سەختە و کۆچی سوورم پڕکە سەرا سەفەر سەختە و کۆچی سوورم پڕکە سەرا دەستەکانت خۆش بێت هەر دەنگیشت و لەحنی ئاوازی گۆرانەکەشت وەکو کرارنێتەکە زۆر هارام و لەسەر دەستەکان خۆش بێت من حەزەکەم زیاتر بینەران و بیسەرانمان زیاتر گویان لە پارچە میوزیکەکانیش بێت با کاتەکەشمان بە شێوە بێت کە بینەران چێژ وەربگرن بەڵام ئاوا کورد کورد نەکاکڕێبین هەر لە کۆڵی خۆتی من دڵ نەها زۆر درێژی کەمەوە چکە ئەو پارچە مۆسیقای پێشکەشم کردەوە یەک لە پارچە مۆسیقا جوانەکانی هونەرمەندی گەورەی دیاری نێوەندی هونەری گۆرانی و مۆسیقای یۆنانیە ڤایسلیس یەکێکە لە کەسە هەرە دیارەکان من لە منداڵیەوە عاشقی ئەو زۆربەی بەرهەمەکانی ئەو شتەکانی ئەو نەبەرە بەڵام بەخوا دڵم نەهات زۆری مابوو ئێمە هەر هەمومان بە تایبەتی من ئەو کەسانی کە هونەرمەندەکان کە دێن بۆیرە پێم خۆشە زیاتر ئامێرەکانی خۆیان بژێنن بۆی کە بەڕاستی کەشێکی جوانتر دروست بکەین وجودی خۆتان پڕە لە جوانی و باشی و خۆشی بەڵام باژەنینی کەنارلێتەکە زۆر زیاتریش بەرنامەکان بەچێژەوێت بۆیە گوێبیستی جەنابتەبی بەسەر چاوەگە درێژ بوو هەر زۆر ئاسایی ئێمان ناڕنا خەمن نەبێ
دەستەکانت خۆش بێت زۆر سپاس لەیلی مامان بوانە؟ ئەوە یەک لە گۆرانیە جوانە هەرە کۆنەکانی هونەرمەندی گەورەی هەمیشە زیندوو ماملەیە یەک لەو گۆرانیانەیە کە بەڕاستی لە سەرەتای ئاشنابوونم پێی تاوەکو ئێستاشی لەگەڵ بێت هەر کاتێک دەیژەنمەوە دەمخاتەوە ئەو کاتێکە سەرەتا گوێم لێگرێت باسی ئەو کاتت کرد با بزانم چەند ساڵەکە؟ هەشتا ئەمریکی ئۆرکستراییە زۆر زیاتر لە ناو ئۆرکسترا ئاژەنرێت وەکو تاک هەوڵی ئەوە داوەکە شوێنێکت هەبێ فێرگەیەکت هەبێ وەکو تاک کەسانێک فێر بکەی بە شوێکی تاک بیژەنن من شادومانم کە یەک لەو تەلەبە هەرە جوانە خۆشەویستانەی کە هەمیشە شانازی پێوە دەکەم هەڵبەتە زۆرن ئەو کەسانێک کە من توانیومە بە شانازیەوە هاوکاریان بم دەستیان بگرم بەڵام کاکە شێرەی کلارنێتی سلێمانی لێرەوە حرمەت و ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە کە بۆ پەڕی ئەدەب و جوانی و خۆشەویستی و میهرەبانیەوە کاتێک شتەکانم پێدەوت ماچبارانی دەکردم لە باوەشی دەگرتم ئێستاشی لەگەڵ بێت هەمیشە لە هەموو شوێنێک باسم کردووە کە جوانترین لەو قوتابیە نازدارانەی کە من هەم بۆ شەرێک لارنێتە ئیتر زۆرن ئەو کەسانێک کە بەڕاستی لە ئەحساسی ڕێبینەوە کلارنێتیان خۆشویست ڕەنگە ڕێبین سەرەتای ئاشنابوونی بە کلارنێت وەکو خەڵک نەبوو بێت چونکە زۆرن لەو هونەرمەندانەی پێش ڕێبین ئەمە شەوکەت ڕەشیدی هەمیشە زیندووە ئەمە قادری سەیاحیە ئەمە ئیقبالی حاجیە ئەمە مامۆستا سەفین عەبدوڕەزاقی خۆشەویستمە کە مامۆستای فێرکەر و سەرەتام بوو بەڵام ڕەنگە ڕێبین هەوڵی جددی جوانی دابێت بۆ ئەوەی کە کەمێک جیاوازتر لە هەموو بەڵێ بۆ سەرەتاش وتم ئەگەر بەردەوامیەکەت نەبووە بێگومان بەو شێوێ نابوو بەڵام کاک ڕێبین باوەش باس بکەین هیچ ئامێرێک هەیە کە حەزت کرد بێ بیژەنی بەڵام نەتوانی بێ خۆی بۆ هونەرمەند ناتوانم نییە هەستەکەی پاڵی پێوانێت بەس هەندێک جاریش هەیە سەرەکەی بۆی دەرناچێت ئەوەی کە ئەوێ دەرناچێت ئەو پرسیارە زۆر جوان بوو بەڵام منەوە یەکەم جارە من وەڵامی پرسیارێک دەدەمەوە کە تا ئێستا لێم نەکراوە خۆشبەختم بۆی کە پرسیارێکی وام لێ کرد سپاس سەرەتای چۆنم بۆ مۆسیقا بەڕاستی من باڕازگۆ بم حەزم لەو ئامێرە نەبوو حەزم لە کەمانچە بوو چونکە دڵنیا بووم لەوەی کە لەگەڵ ئێحساس و پەنجە و دەست و نستی من دەگونجێت بەڵام مامۆستا سەردار بۆیە لای من هەمیشە گەورە دەمێنێتەوە مامۆستا سەفین هەمیشە گەورەیە لەبەروەی دوو لەو کەسە جوان و گەورانە بوون کە بەڕاستی زۆر پێمەوە ماندوو کۆیە یەک لەو شارە جوانانەیە کە ئەگەر ئێستا مامۆستا سەفین وەکو کلارنێتی لێ دەربێنین ئەوسا دەبواە کۆیە بەبێ کلارنێت بمێنێتەوە بۆیە بڕیاریاندا کە کەسەکان دەستنیشانکەن بۆ ئامێرەکان یەکێک پەروەردەکەن بۆ ئەم ئامێر بەڵێ منیش بە ناچاری من قوتابیەکی بێعاری هار و هاجی نازانم شەو بووم لەگەڵەوەی کە بەڕاستی مامۆستاکانم ئیزعاز دەکردن بەڵام کەچی ئامێرێکی زۆر هادئت هەڵبژێت زۆر نەرم بوو لە سەرخۆ دیسانەوە دەڵێم سەر بۆ ئەو دوو مامۆستایمدا دەنەوێنم چونکە بەڕاستی ئاشنایان کردم بە هەست و نەستی جوانەکانی ئەم ئامێرە بۆیە کاتێک چوومە سەر ئامێرە خەریک و وازی لێبێنم بەڵام مامۆستا سەردار هێندە بە پەرۆژ بوو بۆ ئەوەی کە ڕێبین فێرە کلارنێت بێت کاسێتێکی پێشکەش کردم کە پێک هاتبوو لە 25 پارچە مۆسیقا لە تەواوی 6 مانگدا ڕۆژی 9 سەعاتم مرۆڤە بوو
هەر ڕۆژێک کە پرۆڤەم دەکرد لەو 9 سەعاتە دەبواە هەر 25 پارچە مۆسیقا لەسەر یەک بەیەکی هەموو تۆنەکان لێ بدەم. لە تەواوی 6 مانگدا من زۆربەی نهێنەکانیم ئامێرەم ئاشکرا کرد بۆ هۆیە و کاسێتەوە بۆیە من دەڵێم ئەمە خۆشەویستم نەبوو بەڵام ئێستا بوو بە پارچەیەک لە من. ئێستا من هەستت پێ ئەەکەم چکە ئەو بەڕێزانەی کەستا لە پشتی شاشەکان و ئەمان بینن ئەو هەستەی من نبینن کە جەناب وەختیەوەت گرتەوە بەدەستەوە هەستەکەم ڕۆڵەیەکە زۆر خۆشەویستە بە شکلە چاوی لێ ئەەکەی ئەبێ کەیەکە دەستی بۆ بەرێت ئیزنە لێ وەرگێ بە جۆرێک مامەڵی لەگەڵ ئەکەیت. بەگومان هەستەکانت تیا دەرکەوتووە و زۆر بە جوانیش ئەکرێ بڵین هەم مامۆستایەکی باشیت و هەم لەگەڵەوەشە ژەنیارێکی زۆر زۆر باشیت و بێگومان خوێندکاری تر تەلەبەی تر لەژێر دەستی تۆ وەکو خۆت بەرهەمەهێنیت. بابزانین هونەر لە لای تۆ تا ئەو ڕادەیە چۆتە پێشەوە کە ئەبێ بە بەردەوام ئەلبومت هەبێت یاخود بەرهەمی نوێت هەبێت یان کفایەتە ڕەبین جەمال ناسراوە بەسە؟ هونەر ناوەستێت هەمیشە دەبێت مرۆڤ هەوڵ بدات تاوەکو زیاتر و زیاتر بزانێت چونکە هەرچی بزانی هەر هیچ نازانی ئەوەی کە دەشی زانی با ئەوە بێت بۆ کۆمەلگاکەت مای حەسانەوەی ڕۆحی کەسەکان بێت ئەوەی ڕێبین دەیزانێت هێشتا هیچ نازانێت چونکە من بەڕاستی خەریک بۆ قسەت پێ ببڕم کاتێک کوشەی مامۆستات بەکارهێنا نادەی تەواو وایە ئیتر ئەگەر کاکە شێرە لە ژێر دەستی جەنابت و کۆمەڵێ بەڕێزی تریش هەبێت بتن بێگومان هەر لە کوونەرە پێویستە مامۆستایەک هەبێت بۆی کە جیل بە جیل ئەم هونەرە بڕوات. ئێمە هەر یەکەمان لەو ژیانەدا قوتابیەکین فێر دەبین هەمیشە و بە بەردەوام فێر دەبین. هونەر ئێستا پێویستی بە پێگەیەکی تری جیاوازە چونکە بەڕاستی لە ئێستادا من هونەر وەکو ئەو ئیحساسێک کە لە کلارنێت و لە مامۆستاکانم و لە هەموو ئەو چواردەورەی کە بە جوانی چەندە بە سەیری لە باوەشیان گرتم نابینم. ئەو هونەرەی کە من زۆر جار برادران ئێستاشی لەگەڵ بێت کە کاتێکدا دەنیشین گفتوگۆ دەکەین دەڵێم با باسی مۆسیقا نەکەین بەداخەوە بە جۆرێک ئێستا لە زەمەنی ئێستا من باسی ئێستا دەکەم بە جۆرێک دواکەوتین لە مۆسیقا کە ماندووبوونێکی زۆر زۆرمان پێویستە تاوەکو دەگەینەوە ئەو سایکە مۆسیقامان بەزێ. باشە کەواتەکە ئەگەر دواکەوتوین بابزانین بەرهەمی نوێت ئەبێت و دواتریش پێشەوەی کە کۆتایی بەقسەکان بێم یەک پارچە میوزیکیشمان بۆ وەکو کۆتایی ختام و هەمیسک. لەو کەرەنتینە بەڕاستی بۆ من خۆشحاڵی بوو لەگەڵەوەی کە بەداخەوە زۆر ئەزیز و خۆشەویستمان بەم ڤایرۆسە لە دەستدا یەخەی هەموو دنیای گرت و دەسەڵاتیش نییە بەڵام من یەکێک بووم لەوانەیە کە بەڕاستی لەو کەرەنتینە چوار ئاواز و بڕیارم لەسەر دوو بەرهەمدا کە ئێستا هەردووکیان لە سلێمانین یەکیان هونەرمەندی ئەزیز و خۆشەویستم کاکە توانە خورشید لێرەوە حرمەت و خۆشەویستیم بۆی هەیە کە ئامادەکاری کارەکەی کردووە هێشتا دەستمان پێ نەکردووە ئەمە یەک لە بەرهەمەکانە. بەرهەمی دووەمیش ئەوەیە کە بەرهەمی شعر و مەقامە کە خوێندنەوەی شاعری هاوڕێی خۆشەویستم کاکە باست حەمەغەری بوو لە شعری کاکە باست و کاکە ئیسماعیل محەممەدە لەگەڵ هەردوو هاوڕێیانم کاکە کاروانی نێ و کاکە نزاری تار هیوادارم بتوانم لە ئاستی گەورەی هونەردا کار بکەمەوە ئەو دووبار هەمەشم هیوادارم کە دیدی ئەزیزان و بەگوێ ئەزیزان کەوت لە ئاستی گەورەی ئەوان دەستەکانت خۆش بێ بە هیوای بەردەوامی و پێشمان خۆشەکە کۆتایی چاوپێکوتنەکەی من و جەنابەت لەم بڕگەیە با پارچێک لە ئەو کلارنێتە ئەزیزت بێکەونەت خۆشەوێ.
یاڕەبی ئەو نەفەسەت نەڕزێت هەر تەمەەن درێژ بیت لەش ساغ بیت و خوا بۆ ئێمە بۆ هوەری کوردیت پێ هەڵێت زۆر سپاس دەکەم زۆر سپاسی ماوساکەین بەخێر هاتی دووبارە بەنامەکە ڕازاندە سپاس بۆ جەنابێت بەڵێ خۆشەویستان ئێستاش بەیەکەوە دەچین بینەری ڕەوشی کەش و هەوای کوردستانە بین و دواتر دەگەڕێم وڵات. بەڵێ باسمان لە کەش و هەوا کرد بە کەش و هەواتان بینی کە لە بەشەکانی دیکەی کوردستان بە چشێ بوو لە هەموو شار و شاشکەکان و بەهۆی شەپۆلی بەفربارین و دابەزینی پلەی گەرما بۆ 14 پلەی ژێر سفری سەدی لە شاری قەرسی باکووری کوردستان ئاوی بەنداوی شارەکە بەستوێتی و دیمەنێکی بەستەڵۆکی زۆر جوانی لەسەر ئاوی دەریاچەکە دروست کردووە وەک پارچە شوشەیەک دەرکەوتووە سەرنجی هاوڵاتیانی بخۆی ڕاکێشاوە چونکە دیمەنێکی ناوازەیە و بەستەڵەکەکە وای لە هاتوو کە خەڵک هاتوچۆی بەسەرعکات لەلایەکی دیکەشەوە ئەمە دەرفەتێکی زۆر پاشە بۆکێ بۆ فۆتۆگرافەران لە گۆشەیەکی جیاوازەوە وێنەی دیمەنی بەستەڵەکەکانەگرن و سەهۆڵی ناوچەکە بە شێوازێکی تر دەرەخەن وەک لە وێنەکانیشا کە دەیبینین چەند دیمەنێکی جوانی هەیە وەک ئەوە لە ناو فڕۆکە بیت و بە ئاسمانە بڕۆیت لە هەور دەچێت و بەناو هەورەکانە تێپەڕی کەچی ئەمە دەریاچەی قەرسە لە باکووری کوردستان کە ئەو دیمەنە جوانانەی لێ دروست بووە و هیوادارم کە ئەو کەسانی کە سەردانی ئەو شوێنەکەن چژێکی تەواو وەربگرن ئەم دیمەنانە هەموو چەند مانگێکە دواتر بێگومان نامێنێت و دەریاچەکە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی. و باس دیسانەوە باسی گەرما و سەرما و بەو شێوەیە باس دەکەین بەڵام ئەمە لە ئیستانبول بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما و گۆڕانکاری لە کەش و هەوای شاری ئیستانبول لە تورکیا ئێستا هەر چەندە لە ناو وەرزی زستانی بەڵام گوڵ و گەڵای دارەکان شکۆفەی کردووە و هاوڵاتیانی شترسیەوان هەیە کە لە داهاتوو بەهۆی ئەو سەرمایەوە زیان بە بەرهەمی دارەکان بگەێنێت یاخود تووشی لە ناوچوونیان بکات.
li tevahiya Tirkiye îsal pileya germahiya hewayê li gorî demsalê gelekî zêde ye û ji bilî meha Nîsanê pileya germahiyê di tevahiya sala 2020 de jî ji asta asayî zêdetir hatiye tomarkirin. Li Stenbolê jî li gel mehên herî dijwariyên zivistanê dîsa jî wekî ku demsala biharê be hewa germ û xweş e. Gelek darên ku pelên xwe weşandine ji nû ve kulîlkan vedikin. Welatî li aliyekê ji vê rewşa hewayê xweşhalin, ji aliyekê ve jî metirsîdarin ku ev yek duwarê kêşohewa û çandiniyê de bibe sedema bo belatên mezin. İnsanlar dünyayı yok etmeyi beceriyorlar bence. Bi rastî dema ku me divê demsalê de kulîlkên daran dîtin em şaş bûn. Ez dibêm sedema vê yekê germbûna cîhanê ya global e. Mirov bo ku dinyayê xera bikin di nava hevdanê de ne. Qeşa û berfa li cemseran bizav dihele, ozona ku cîhanê ji tîrêjên rojê diparêze, ji ber gazên kimyewî kom bûye û berdewam têk diçe. Her wiha gaza karbon monoksîdê jî li her derê cîhanê zêde bûye. Ji ber vê yekê cîhana me ya bêhempa roj bi roj têk diçe. Me tendirustiya siruştê bi destên xwe xera kir. Loma di zivistanê de dar kulîlkan vedikin. Bizim bu hiç doymak Darên ku li gor herka demsalan di zivistanê de pelên xwe yekcar diweşandin, niha kulîlkan vedikin. Beşek ji welatiyan bigumanin ku di rojên bê de hewa yekcar bicemide û kulîlkên ku vebûne jî biqerisin û hişk bibin. Evet ediyor. Giderek yani Di mehên demsala zivistanê de kulîlkvekirina daran dê bibe sedem ku di heyema li pêşiya me de dar berhem nedin û ev jî dê bike ku hişkesalî dest pê bike. Li gel vê yekê dîsa ji mirov siruştê bê navber xirab dikin. Bi rastî jî ez ji vê yekê gelekî bigumanim. Li Stenbolê niha pileya hewayê di navbera 12 û 17 de diguhere. Di rewşa asayî de demsala zivistanê pileya germahiyê li Stenbolê li dor 89 pileyan diguherî. Lêbelê ev pileya niha pileya mehên Nîsan û Gulanê ye ku ev yek dibe sedema vebûna kulîlkan. Li aliyekê jî pispor li ser egera hişkesaliyê hişyariyan didin ku tê pêşbînîkirin îsal duwarê çandiniyê de li Tirkiyê ziyanên gelekî mezin pêk werin. ڤایرۆسی کۆرۆنا زۆر کاریگەری لەسەر هەموو بەش و سێکتەر و هەموو جومگەکانی ژیان هەبوو و هەفتەی فاشنی پاریسی ئەم ساڵیش بەهۆی پەتای کۆرۆنا بەبێ بەشداری ئامادەبووان بەڕێوە چوو. بڕیارە هەفتەی فاشنی پاریس ئەم ساڵ لە بەرواری 19 تاوکو 24 ئەم مانگە لە پاریس بەڕێوە بچێت. وەک دەزانین پاریس ئەتوانین بڵین ناوەندێکی گرنگە بۆ فاشن و نوێترین دیزاینەکانی جلوبەرگ بە شێوەی ئۆنلاینیش ئێستا نمایش دەکات. ئەمە لە کاتێکدایە کە لە 15 ئەیلولی ساڵی ڕابردوو قەدەغی هاتوچۆ لە فەڕەنسا کۆتایی هات، بەڵام تاکو ئێستا ڕێستورانت و سینەما و زۆربەی شوێنە گشتیەکان هەر بەداخراوەیی ماونەتەوە و ئەم نمایشانەی کە دەکرێت بە شێوەیەکی ئۆنلاین خەڵک دەیبینە، بەڵام ئامادەبووانێک وەکو ساڵانی پێشتر نین کە دابنیشن و لە ئەو عارزە یاخود ئەو پێشەنگە یاخود ئەو شوێنە بەشداری بکەن. بەڵێ ئەم ساڵیش ئەوەلات نەکەین کە ڕەنگی زەرد و ڕەساسی بۆ فاشن و مۆدێل هەڵبژێدرا و لە ڕووی مێکاپیشەوە زانین کە ساڵێک بوو بە ناوی نۆ مێکاپ، بەڵام بەبەستی نۆ مێکاپ بە گشتی مێکاپ نەکردن نەبوو، بەبەستی ئەوە بوو کە ئەم ساڵ کەمترین مێکاپ ئەکرێت، مێکاپێ بە شێوەیەکی سادە. ئەمەش لە دنیای مێکاپ و لە دنیای فاشن. یەکێک لە بۆنە و نەریتەکانی ژاپۆن ئاهەنگی ڕۆژی ئاهاتنە سەر تەمەنە کە بە پێگەیشتنی تەمەن ناسراوە. هەر کەسێک لە ژاپۆن تەمەن 20 ساڵی تێپەڕێنێت دەتوانێت مەی بخواتەوەتە لە هەرزەکاری تێپەڕێت و هەرزەکاری تەپەڕێنێت. جگەلەوە ئەتوانێت جگەرە و نێرگەلە بکێشێت و تەنانەت بەبێ ئاگاداری دایک و باوکیشی ئەتوانێت هاوسەرگیریش بکات. نزیکە 700 ساڵە ئاهەنگ و ڕێوڕسمی تایبەت بە ڕۆژی تەمەن بەڕێوە دەچێت کە کچان و کوڕی چینی لە شوێنێکا کۆ دەبنەوە ئاهەنگ دەگەڕن لەو شوێنە کە پێدەخەنە تەمەنی 20 ساڵیەوە 90 ساڵی و تەمەنی هەرزەکانی ژاپۆن بەجێ ئەهێڵن، با بڵێن خەڵکی ژاپۆن ئەو تەمەنە هەرزەکارەکانیان تەمەنی هەرزەکاری بەجێڵن ئەچینە تەمەنی 20 ساڵی کە ئامانج لەی خستنەوەی نەوەی نوێ و زیاترە. ئەم ساڵیش سەرەڕای ڕێگا یاخود ڕێکاگرەکانی خۆپارێزی لە کۆرۆنا، بەڵام هاوشەوەی ساڵانی ڕابردوو ئەو ڕێڕسمە بەڕێوچووکە جلوبەرگی کولتوری خۆیان لەبەردەکەن و دەچنە ئەو شوێنە و ئاهەنگ دەگەڕن.
گەنجانی ژاپۆن بە جلوبەرگی کولتوری خۆیانەوە کۆبوونەتەوە بۆ ئاهەنگێڕان بۆ گەیشتن بەو تەمەنەی ڕێگەیان پێدەدرێت بە شێوەیەکی یاسایی مەی بخۆنەوە و جگەرە و نێرگەلە بکێشن و بەبێ ڕەزامەندی دایک و باوک هاوسەرگیری بکەن. ساڵانەش لە مانگی یەکدا و لە ئاهەنگێکی گەورەدا ئەم بۆنەیە بەڕێوە دەچێت کە وەک نەریتێکی ناو خێزانە دێرینەکانی سامۆڕاییەکان و پێی دەوترێت ڕۆژی هاتنە سەر تەمەن. دەزانم مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا هەیە، بەڵام من لێرەم چونکە ڕووداوێکە تەنها جارێک لە ژیاندا ئەزمموی دەکەیت. هەروەها هەلێکە بۆ بینینی ئەو هاوڕیانەی کە ماوەیەکی زۆرە نەمبینیوە. ئەگەرچی ئاهەنگەکە لە بەردەوامی مەترسیەکانی کۆرۆنادا بەڕێوە چوو، بەڵام چەندین ڕێکاری خۆپارێزی گیرانە بەر بۆ ڕێگریکردن لەو ڤایرۆسە. خانمان بە جلوبەرگی کولتوری سپی و پیاوان بە قاتی فەرمیەوە و بەبەستنی دەمامک و پەیڕەوکردنی دووری نێوانیان و بە بێدەنگی گفتوگۆکردن بە ئامادەبوونی 5,000 کەس و بە 4 مەراسیمی جیاواز ئاهەنگەکەیان بەڕێ کرد. هاوکات بەرپرسانی شاری کاوازاکی جەختیان لە ڕێگریکردن لە هەر کۆبوونەوەیەک لەگەڵ هاوڕێکانیان پاش مەراسیمەکە کردەوە. ئەما وەک ڕووداوێکە بۆ یەکجار لە تەمەنی گەنجەکاندا ڕوودەدات هەر بۆیەش هەموو ڕێوشوێنێکی پێویستمان گرتووەتە بەر بۆ ئەو گەنجانەی دەیانەوێت بەشدار بن و جگەلەوەش پەخشکردنی مەراسیمەکە بە ئۆنلاین بۆ ئەو کەسانەیە کە نەیانتوانیوە بەشدار بن و ئامادە بن لێرەدا. نزیکەی 700 ساڵە ڕێوڕسمی ئاهەنگی تەمەن لە ژاپۆن پیرۆز دەکرێت لەو کاتەوەی شازادەیەکی گەنج بە ڕۆبێکی نوێ و ستایلێکی قژی جیاوازەوە بۆ تێپەڕاندنی تەمەنی هەرزەکاری دەستنیشان کراو بووە نەریتێکی باوی ساڵانە کە لە هەموو شارەکانی ژاپۆن بەڕێوە دەچێت بە مەبەستی هاوسەرگیری ناو گەنجان بۆ لەدایکبوونی زیاتر و خستنەوەی ژاپۆنی. ژاپۆن لە ساڵی 2010 تەمەنی پێگەیشتووی یاسایی لە 18 ساڵیەوە گۆڕی بۆ 20 ساڵی ئەوەش کاریگەری لەسەر بەشداروان دروست کرد، بەڵام دەسەڵاتداران پێیان وایە ئەو ڕێژەیە تا ساڵی 2022 کاریگەری دەبێت و جێگیر دەبێت. بەڵێ وەک بینیتان وردە وردە چالاکیە کۆمەڵایەتەکان دەست پێکاتەوە جەژنە کولتوریەکان و نەتەوەیەکان وردە وردە دەست پێ دەکات وەک باسمان کردو خەڵکیش ئاوها بەشداری لە ئەو ڕێوڕسمانە دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا وەک بینیتان زۆربەی زۆریان ماسکیان بەستبوو و ڕێکارەکانی تەندروستی وەکو خۆی جێبەجێ دەکەن بۆی کە تەندروست و سەلامەت تاوانێ ئەم ڤایرۆسی کۆرۆنایە چۆنەڵێ کۆڵمان لێدا و ئەڕوات بە تەواوەتی و هەروەها ڤاکسینی کۆرۆنایش بە هەموو وڵاتاندا بڵاو دەکرێتەوە خەڵک بە ڤاکسین پێکوتە دەکات و هەمومان بە سەلامەت چۆنەڵێ لەم دۆخە دەرئەچین و ژیان ئاساییە بێتەوە گۆی زەویش وەکو جاری جاران هەموو بۆنەکان تایدا ئەنجام دەرێت بۆ هیوایش کە ئێمە بەهارێکی زۆر جوانمان لە پێشدایە و کورد و کوردستانیش بە نەورۆزەوە ناسراوە جژنێکی نەتەوەیە بۆ هیوایی کە ئێمەش بتوانین تا ئەو کاتە کۆرۆنا بە شێوەیەک بوو بێت کە نەما بێت کە بتوانین جژنی ئەم ساڵمان بە خۆشی و شادی بەڕێ بکەن. بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە بڕگە و بابەتەکانی دانەبادەنەی بەدڵی ئێوە بوو بێت تا سبەینێ و بێگەیشتنەوەیکی دیکە بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.